بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. رووسیا و تورکیا و ئێران لێک نزیک دەبنەوە و ئاماژەکانیش پێمان دەڵێن گۆڕانکاری نوێت لە خۆرهەڵاتی ناوەڕاست بەڕێوە بەتایبەت لە عێراق و سووریا. بەو لێک ترازانی ناوماڵی کوردیش نازانرێت چارنووسی کورد دوای کۆتایهاتنی داعش لە عێراق و سووریا چی دەبێت. بە میێندەرێک لە بەڕێزان لە تەوەری یەکەمدا بەڕێز دکتۆر مەحموود عوسمان سیاسەتمەدار کە لە شاری هەولێرەوە لەگەڵمانە هەروە لە تەوەری دووەم بۆ هەمان بابەت دکتۆر مەریوان حەمەدروێژ دکتۆرا لە زانستە سیاسیەکان لەگەڵمان دەبێت. لە سەرەتادا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ کاک دکتۆر مەحموود درێژە بەم پرسە دەدەین. گۆڕانکاری نوێ لە خۆرهەڵاتی ناوەڕاست بەڕێوەیە بەتایبەت لە هەردوو وڵاتی عێراق و سووریا. بەو لێکترازانەی ناوماڵی کوردیش نازانرێت چارەنووسی کورد دوای کۆتایهاتنی داعش لە عێراق و سووریا چی بەسەردێت. نزیکبوونەوەی هەریەک لە ئێران و تورکیا و رووسیا و لاوازبوونی ڕۆڵی ئەمریکا لە ناوچەکە ئاماژەن بۆ دانانی نەخشەیەکی نوێ بۆ سووریا و عێراق دوای کۆتایهاتنی داعش. ئاماژەکان بۆ دەچن تەمەنی ڕێکخراوی داعش هێندەی نەمابێت لە عێراق و سووریا و ئەو وڵاتانەش دەیانەوێت بەرنامە ڕێژی بکەن بۆ قۆناغی دوای داعش. هەرێک لەم وڵاتانە پێشتر ناکۆکی گەورەیان لەسەر دۆخی ناوچەکە هەبوو بەتایبەت لەسەر دۆخی سووریا و بەشار ئەسەد. بەڵام ئێستا جۆرێک لە نزیکبوونەوە هەیە لە نێوان تورکیا و رووسیا دەربارەی ئایندەی بەشار ئەسەد و یەکپارچەی خاکی سووریا. وڵاتانی ناوچەکە جگەل لە کورد هەمیان خۆیان ئامادە کردەوە بۆ قۆناغی دوای کۆتایهاتنی داعش. ئێستا نێوماڵی کورد لەو پەڕی پەرتەوازەدایە و ئەم ناتەباییە سیاسیش گورسی کوشندە لە ئایندەی کورد دەدات. پێشتر هەندێک لایەنی کوردی باسییان لە پرسی ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی لە باشووری کوردستان دەکرد، بەڵام بە وتەی مەلا بەختیار کارگەری مەکتەبی سیاسی یەکێتی هەرێک لە ئەمریکا و رووسیا و 28 وڵاتی ڕۆژاوە بەڵگەنامەیەکیان واژۆ کردووە کە دژی دەوڵەتی سەربەخۆی کوردستان و داویانەتە یەکێتی و پارتی. ئەمە لێدوانی بەرپرسەکەی یەکێتیە لە کاتێکدا وڵاتانی جیهان و ناوچەکە لەم قۆناغەدا لەگەڵ دابەشتنی خاکی عێراق و سووریانین پارێزگاری لە یەکپارچەی خاکی عێراق و سووریاش دەکەن. ئاماژەکانی دوای کۆتایهاتنی داعشەوەمان پێ دەڵێن لە دەوڵەتی کوردی دروست دەبێت لە باشووری کوردستان بەم پەرتەوازەیی نێوماڵی کوردی، بەڵکو مەترسی گەورە لە ئارەدایە دەربارەی ئایندەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لە عێراق و ئایندەی فیدراڵێتی کورد لە ڕۆژاوای کوردستان لەبەردەم مەترسیە گەورەکەدایە. دووبارە سڵاوتان لەوێ بەڕێزان. کاک دکتۆر زۆر سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوەوە دەست پێ بکەین لێک نزیکبوونەوەی رووسیا و تورکیا و ئێران چ قۆناغێکی نوێ لە خۆرهەڵاتی ناوەڕاست دێنێتەکایە و بە تایبەتی لە عێراق و لە سووریا. شەو باش بۆ ئێوە و بۆ هەموو بینەران. خۆی ئەوەی کە ئێستا ئەیبینن یعنی نزیک بوونەوە هەر هەبووە، بەڵام ئێستا زیاتر ئەو نزیک بوونەوە، چونکە هەموو لایەنەکان هەست دەکەن کەوا داعش ممکنە کۆتایی دێت، لەبەرەوە پێویستە لەو ماوەیەدا یعنی پێش کۆتایی ممکنە هەر یەکە حسابی خۆی و سیاسەتی خۆی تەماشاکە چۆنە بێ و چۆن نابێ و لەو ماوەیەش هاوکاری یەکتری ژەکەن ئەو دەوڵەتانە و کۆنیش هاوکاری یەکتریان هەر کردووە، تورکیا و ئێران و سووریا و حتا عێراقیش، و ئەو خاڵەی کە کۆیان نەکاتەوە زیاتر ئەوی کە پێی ئەڵێن مەترسی کووردە، مەترسی کێشەی کورد. مەعەلعیلم کورد قەت مەترسی لەسەر کەس نەبووە، خاچی کەسی داگیر نەکردووە، تەنها بەرگری لە خۆی کردووە، خاچی خۆی ڕزگار کردووە. بەڵام ئەوان وایە بینن چونکە بیر و باوەڕی ڕەگەزپەرستی و شۆڤێنی و ئەو شتانەیان هەیە. بە هەر حاڵ ئێستا لەم ڕۆژانەی مابینین نزیکبوونەوەیکی زۆر بەپەلە هەیە لە بینی ئێران و تورکیا بە توندی و زوو زوو هاتوچۆ یەکترەکەن، و لە عینی وەختیشا لە تورکیاشەوە بەرەو سووریا کرانەوە هەیە و نائیبی ڕئیسی میچۆ بۆ تورکیا ئەوانەی دیوە لەم ڕۆژانە، و لە عینی وەختیشا هەردوو لە ئاڵێن یەکێتی خاکی سووریا، هەردوو ڕە ئاڵێن هیچ جۆرە قەوارەیە لە سەروی سووریاوە نابێت بێ. و هەر ئیمڕۆ
لەگەڵ ئەو شەڕی کە لە حەسەکە هەیە لەلایەن حکوومەتی دیمەشقەوە ئێمڕۆژ تۆپەکانی تورکیا دەستیان کردو بە تۆپبارانی سنوورەکەی ئەو دیویان لە سووریا ژووی دیوی سووریا ئەم لە ئەڵێن لە داعشەدەن بەڵام زیاتر لە پەیەدە و ئەوانە ئەدەن کە لای منبەرجەوەن لەبەرەوە بەڕاستی ئێرانیش لەسەر سێدارەدانی چالاکوانانی کورد بەردەوامە لە تورکیاش وەزع بەو شێوەیە عێراقیش ئەگەر ملاحەزە بکەن لەم دوایە داوای لە کورد کرد لەو ناوچانەی کە لە داعشیان ڕزگارکرد بکشێتەوە ماعیلم کورد پێشکەوتەوە بەرەو مووسڵ چوە بۆ مساعدەی حکوومەتی عێراق یعنی ئەم کردەوانە ئەم کارانە هەمووی بەیەکەوە گرێ بدەی پێویستە دەرەکەوێت کەەوە هەماهنگگیەکەیە و ئەو هەماهنگگیە هەوڵی ژەدا بۆ ئەوەی کێشەی کورد بچووک بێتەوە لە قوارەی خۆی ئێستای دەرنەچێ و بەرەو ئامانجەکانی شێتوانێ بڕواە. بەڵێ زۆر باشە کاکتۆر تا چەند ئەم لێک نزیک بوونەوەیە لاوازی ڕۆڵی ئەمریکا لە خۆرەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە سووریا و لە عێراق جۆرێک لاوازی و پاشەکشێ هەیە هەیمەنەی ئەمریکا لە بەرامبەردا هەیمەنەی رووسیا بۆ خۆرەڵاتی ناوەڕاست و عێراق و سووریا بەهێزتر بێتەوە؟ خۆی بتەوێت نەتەوێ ئەمریکا کە ئۆباما سەرکردایەتەکانی ئیداری ئۆباما هەر لە سەرتاوە زۆر نەیویستوە خۆی تێکەڵی ئەم ناوچانە بکە و زیاتر ویستوەتی ئیلتیزاماتی خۆی لە عێراقیش کەم کاتەوە لە سووریەش ناوێت ئیلتیزاماتی زۆر هەبێ و رووسیا ئەمەی بە سوود زانیە سوودی لەمە وەرگرتووە زیاتر هاتوۆتە ناوچەکە لە سووریا بە ئاشکرا قەسفەکە بە هەموو شێوەیەک و لە عێراقیش هاتوۆتە پێشەوە لەگەڵ ئێران هاوپەیمانیەکیان هەیە ئێستا لەبەرەوە رووسیا دەوری زیاتر بووە لەم ناوچانە و ئەمریکا دەوری کەم بۆتەوە یعنی ئەبینی رووسیا لەگەڵ ئێران و عێراق و سووریا و حکوومەتەکان مەبەستم و حیزب وڵای لوبنانیش یعنی نەوع هاوکاریەکەیە لە نێوانیانە و هاوکاریەکانیش بۆ ئەوە نییە بڵێ شەڕی داعش ڕاستە شەڕی داعشیشی تایە بەڵام زیاتر بۆ پاراستنی ئەو ڕژێمانەیە لەبەرەوە بەڕاستی ڕۆڵی ئەمریکا کەمتر بووتەوە تا ڕادێک ڕۆڵی رووسیا زیاتر بووە لەم ناوچانە و ئەوەش ئاشکرایە لەم ماوەیەدا. بەڵێ کەواتە کاک دکتۆر تۆ پێ دوایە ڕۆڵی رووسیا دوای کۆتایهاتنی داعش هەم لە عێراق و هەم لە سووریا زیاتر دەبێت؟ لەوە ئەچێ ڕۆڵی زیاتر بێ کۆنیش رووسیا خۆتان نەزانن یعنی کە سۆڤێتی کۆن بوو لەم ناوچانە ڕۆڵی زۆر بوو لەگەڵ عێراق لەگەڵ سووریا لەگەڵ ئەم ناوچانە تەمان ڕۆڵیان زۆر بوو جگە لەوەی زمانی شا ئەمریکا لە ئێران ڕۆلی زۆر بوو بەڵام ئێستا لە ئێرانی ئیسلامیە سووریا رووسیا دەوری زیاتر بووە بەڵام ئێستا لەمەوە دوا زیاترە بێ بە قەناعەتی من رووسیا ئەگەر بتوانێ یان لەگەڵ ئەو لایەنانە ڕێبکەوێ و حتا لەگەڵ ئەمریکاش رووسیانەوە هەماهەنگێکی هەیە ئەمریکا پەیمانعی نییە هەندێک لە ئەوساتی ئەمریکی کە رووسیا لەم ناوچانە هەندێک ڕۆڵ ببینێ بە ئیتیباق لەگە ئەمریکا بۆی ڕۆڵی ئەمریکا کەم بێتەوە ئەمریکا نایەوێت زۆر خۆی تێکەڵی کێشەم ناوانە بکایەوە کەمتر تێکەڵاوی کێشەکان بێت لەبەرەوە رووسیا سوودی لەوە وەرگرتووە و هاوکاری بینیشان هەیە لە جنێف هەمیشە کۆبنەوە لە کۆبوونەوەکان بۆ دوا ڕۆژی سووریا بەحسی وەزعەکان بەگشتی لەم دوایە تورکیا لەگەڵ رووسیا پاش ئەو کێشانەی کە دروست بوو پاش خستنی تیارەکە نزیک بوونەوە لە یەک و هاوکاری یەکترەکان بە شێوەیەک و ئێران و تورکیانین مەبەسم ئەم وەزعا وای لێ هاتووە لەوەش ناچێت زۆر ئەمریکا دژ بێت چونکە دوێنێ سەرک وەزیرانی تورکیا وتی ئێمە ڕاستە کێشەمان لەگە ئەمریکا هەیە بەڵام هەر حەلیفی استراتیجی یەکترین و ئەو شتانە ئێمەیکەن ئەمریکا دژی نییە باشکرا ئەوانش ئەو قسانەکەن. بەڵێ زۆر باش سەبار بەوەی کە کورد چۆن تعامل لەگەڵم باڵەدەستەی نوێی تورکیا بکە لە ناوچەکە هەم لە عێراق هەم لە سووریا سەبار بە پەیوەندیەکانی کورد و سووریا ینی پەیوەندیەکان لە ئاسی لاوازدا یاخود چۆنە چۆن مامەڵە بکرێ؟ وەڵام بەڕێی من کورد ئەگەر تەماشا بکەی پێشمەرگە و شەڕوانانیش لە ڕۆژ ئاوا زۆر قارەمانان لە شەڕیان کردووە تا ئێستا شەهیدێکی زۆریان داوە و ئەفسونەی ئەفسانەی داعشیان شکانووە بە ئاعترافی هەموو عالەم بەڵام بەداخەوە تەبعاً لە ڕووی سیاسیەوە وەزع بەو شێوەیە نییە چونکە هێزە سیاسیەکانی کورد
هاوکار نین لەگەڵ یەک ڕیزیان نییە یەکگرتوویان نییە لە یەک پارچە کێشەیان هەیە و نەتەوەیش لە هەموو پارچەکان بەیەکەوە کێشەشیان هەیە لەبەرەوە ئەوە خاڵی لاوازی ئێمەیە چونکە سبەینێک کە گۆڕانکاری ببێ تۆ فاکتۆریکی زۆر گەورەی لە ناوچەکە گەورەترین فاکتۆر نەتەوەی کووردە لەم ناوچەیە بەڵام کە یەکگرتوو نەبێ ئەو فاکتۆرە ناتوانێت ڕۆڵی خۆیەک و پێویستە لە گۆڕانکاریەکانە ببینێ ممکنە گۆڕانکاری ڕوو بدا گۆڕانکاریەکە تۆ ڕاکێشێ لە باشی ئەوەی تۆ دەورتەوێت لە گۆڕانکاری لەبەرەوە بەڕێی من پێویستە بۆ بەرەنگاربوونی ئەم مەترسیانە بۆ ڕەفتارکردن لەگەڵ گۆڕانکاری کە دێنە پێش و بە پەلەش ئێستا دیارە کە دێنە پێش کوردیش بە پەلا ڕێژەکانی خۆی یەک بگرێتەوە ڕێکەون تەفاهم بکەن لە بینی خۆیان هەم لە پارچەکان هەم لە نەتەوەیە لە باشوور و لە ڕۆژاوا و لەسەر ئاسی نەتەوەیش بۆی ببنە فاکتۆریکی بەهێز واتوان ڕۆڵی گەورەی خۆیان بین ناوچە کەس ناتوانێت حسابیان بۆ نەکایە. بەڵێ زۆر باش سەبارەت بە مەسەلەی پەیوەندی کورد و رووسیا هیچ پەیوەندیەک هەیە کاک دکتۆر یاخود لە ڕابردوودا و لە ئێستادا کورد دەتوانێت سوود لەم پەیوەندیانە وەربگرێت؟ بەڵێ پەیوەندی هەیە رووسیا لەگەڵ باشوور پەیوەندی هەیە قۆنسوڵی هەیە لە هەولێر زوو سەفیریان دێ لێرە نەبێ حتا لە ڕووی ئابوووریەوە شەریکاتیان هەیە نەوتوەوە و نوێنەرایەتی کورتەیە لەوێ تەبعاان مەبەسم هاوکاری یەکتریان هەیە لەگەڵ ڕۆژاواش پەیوەندیان زۆرە تەبعاان حتا نوێنەرایەتیان هەیە لە رووسیا بەڵام ئایا پاش ئەمەی کە رووسیا ئەیکا لەگەڵ تورکیا و ئەو گۆڕانکاریانە و ئایا پاش ئەم گۆڕانکاریانەی کە ئێستا لە ناوچەکە ڕوئەدەن و رووسیا شتایەتی ئایا تا چه حەدێ و پەیوەندیان وکو پێویستامێن لەبەرەوە من وتومە هەمیشە ئێستا ژێڵێمەوە کورد دەبێ یەکگرتوو بێ پەلەش بکا لە یەکگرتنی خۆی و بەیەکەوە کوردەکان یعنی وەک نەتەوەیەک و هەر پارچەیشیش ئەگەر بیێ بەجیا بچنە دەرەوە وەکو وەفدێک وەگەڕێن لۆبی بکەن بچنە رووسیا بچنە ئەمریکا بچنە UN بچنە ئەوروپا باسی کێشەی خۆیان بکەن داوای وەزعی خۆیان بکەن و نەهێڵن کەوا بۆی شەرحی وەزعی خۆیان بکەن لەو ناوچانە مەسئولیت خەنەسە ئەو لایەنانە چکەوانە مەسئولیتیان لەسەرە بەڵام لەبەرەوەی یەک پارچەنین هەر حیزبە بەجیا ئەڕوا و ئیژەکە و هەر حیزبێ بە تاقی دەنا هیچ پێ ناکرێ و زەرەری ژەدا لە خۆی و لە کێژەکەش لەبەرەوە بەڕێی من ئەبێ یەکگرتوو بن بەیەکەوە وەکو کورد کار بۆ کۆن چۆن بەرەی کوردستانیمان هەبوو یا چوارچێوەی ترینێتەوەیی لەو چوارچێوەیە بەیەکەوە کار بکەن و بەیەکەوە ئیش بکەن بۆ هەر شوێنە بچن قورسایی خۆیان هەیە و ئەهەمیەتی خۆیان هەیە و کەس ناتوانێت حسابیان بۆ نەکا بەڵام تەبعاان ئەوەمان نییە تا ئێستا ئەبێ بە پەلا ئەو وەزع ناوخۆیە ڕێبخەینەوە ماڵی خۆمانیان. بەڵە زۆر باشکەوەتە کاک دکتۆر ئایندەی کورد بەرەو کوێ دەڕۆ بەم پەرتەوازێ و بۆ مناتەبە سیاسێکی ئێستا لایەنە سیاسەکان هەیەە پێ دوای ئایندەی کورد بە تایبەتی دوای کۆتایاتنی جەنگی داعش بەرەو کوێ دەڕۆ بەم پەرتەوازەی کە لە هەرێمی کوردستان هەیە؟ وەڵاهی باش نییە چۆچکە تۆ مەسەلە هەرەوە نییە سێم باسی تورکیا و ئێران و سووریەوە نەمان کرد بەڵام هەر لە ناو عێراقە تۆ حساب کرد سە پاش نەمانی داعش سوننەی عەرەبیە خەدەگرن و ئەو ناوچانەی تۆ بە کوردستان یەزانیە لە ئێساوە کەوتونەتە بۆڵە بۆڵەوە ناوچانە بە ناوچەی خۆیان نەزانن لەولاوە شیعە و حەشدی شەعبی لێ پەیا بێ کە ئێستا داوا لێەکەن لەوێ بکشێرەوە و بڕۆ بۆ ئەوێ و مەچۆ بۆ ئەوێ ئەو وەختە دەبێت چی بکەن کە کێشەی داعش نەمێنێ لەبەرەوە لە ناو هەر وڵاتێکی لە سووریاش تەبعاان هەمویان سووریا ئاڵێ بێ هیچ شتێکی کیانی کوردی نەبێت تورکیا ئاڵێ نەبێ و لێشی ئەدەنەوە تۆ بارانیەکان یا شتیوە لەبەرەوە بە قەناعەتی من باش نابێ وەزع پاش داعش ئەگەر تەبعاان پێش داعش تۆ نەتوانی ناوماڵی خۆ ڕێخەی و ڕێک و پێک بی و بە پێی بەژەوەندی میلەتی کورد ئیش بکەین نەک بە پێی بەژەوەندی حیزبەکان حیزبایەتی تەسک زۆر زەرر لە ئێمەدا بەڵام کوردایەتی و چوارچێوەی کوردی کە هەمومان کۆ بکاتەوە یا چوارچێوەی کوردستانی طبعاان زۆر ئەتوانین سوودی لێوەرگین و وەختیش لە ساڵحمان نییە بەڕێی من دواش کەوتوین ئێمە دەبوو پار و پێرار ئێمە ئەم شتانە بکەین بەڵام ئێستاش بیکەین هەر باشتر لەوەی کە سبەینەیە وەختەی کە بیکەین ممکنە فریان نەکەوین ئەگەر تاخیری کەین زۆر.
بەڵێ بە چ شێوازێک دەکرێت هێزە سیاسەکان ینی بەرنامە دابڕێژن بۆ قۆناغی دوای داعش؟ بەڵێ بە چ شێوازێک هێزە سیاسەکان دەکرێت پلان دابنێن بۆ قۆناغی دوای داعش بۆەوەی کە دوای کۆتایهاتنی داعش کورد ڕوبەڕووی مەترسی گەورە نەبێتەوە، دەکرێت بە چ شێوازێک پلان دابڕێژرێت؟ والله پلان کاکە پلان چییە؟ یعنی خۆمە عیلمنی عیلمی ناوێ، ینی تەفسیلات دانیشی معلومە چەند حیزبێکن دابنیشن بە یەکەوە ڕێکەون مەجلیسێ دروستکەن هایکاریەک هەر شتێ پەرلەمانی خۆیان بخەنەوە کار حکوومەتی خۆیان کارا بکەن لە پارچەکانی تری شەروە مەسەن لە ڕۆژاوە ئابێ ئەنەکەسە و پەیەدە و مەیەدە ئەمانە هەموو بە یەکەوە ئیش بکەن و اینجا گفتوگۆ بکەن، یعنی یەکەم شت کە ئێمە لە بەردەممانە بێ گفتوگۆ لەگەڵ حکوومەتی عێراق بکەین لەسەر هەموو کێشەکان. ئێمە ئەمانێ ڕێفراندەم بکەین کە ڕێفراندەم بکەیت تۆ ئەیکەی خۆل لە سێ پارێزگان نایکەی، دەبێت لە کەرکووک و خانەقین و سنجار و ناوچەی تریش بیکەی. ئەمە پێویستی بە گفتوگۆ هەیە لەگەڵ حکوومەتی عێراق لەبەرەوە ئەمانەیە ئەو هەنگاوانەی تۆ ببینی بۆی خۆ ئامادەکەی بۆ دوا ڕۆژ و بۆ هەر ئەگەرێک کە بێتە پێش، بەڵام بێ ئەوەی یەکگرتووبی هەر حیزبە بە تەنها خۆی ئیش بکە ناتوانانی هیچ بکەیت، چونکە هەر حیزبێ بە تەنها ئەتوانێت کاری خۆی بکە و کاری حیزبایەتی پیرۆزە، بەڵام چوارچێوەکە ئەبێ وابێ هەموو لایەنێ بگرێتەوە بە یەکەوە ئیش بکەن لەسەر ئەساسی بەرژەوەندی میلەتەکە، بەرژەوەندی حیزبی بخەنە لاوە، بەرژەوەندی میلەتەکە بێرنە پێشێ وەکو ئەو خەڵقی کەکایکە و بینن نارەکانیان چەند بە پەلەپەل خەریکن ڕێکەون و بۆ ئێمە خراپ باشە خۆیان بۆ پەلە ناکەن، نارەکان وا بە پەلە و بە پەلەپەل ئەوە چێ بۆ ئەوە چێ بۆ ئەوە چێ بۆ ئێمەش باهیم بکەین. تورکیا و سووریا ئەو هەم دوژمنایەتیان هەبوو ئێستا خەریکن ڕێکەون، تورکیا لەگە ئێران خەریکە ڕێەکەی باشە خێرە حیزبی ئێمە کوردن و هەموو یەک میلەتن و هەموو یەک ئامانجانەیە بۆ وا ڕێناکەون و بۆ دانانیشم بۆ نەرم نابن لەگەڵ یەک. یعنی ئەوە بەڕێی من ئەبێ هەمویان ئەو مەسئولیەتە هەڵگرن و پێویستە بیرێکی ورد لەوە بکەن و پەلەش بکەن، تاخیربوون لە ساڵحی ئێمە نییە. زۆر باشە. باچە سەرکردەکان تاکو ئێستا بە بڕای بەڕێستان بیران لەوە نەکردێتەوە کە قۆناغی دوای داعش قۆناغێکی مەترسیدارە بۆ کورد و ئەم پەرتەوازێش هەر بەردەوامە هەوڵی جدیان نییە بۆ چارەسەرکردنی کێشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان؟ وەڵای چۆن بیریان نەکردەوە ئەنجۆکە من و تۆی زانن هەموو شتیان نووسرێ و ئێمڕۆ خۆ دنیا هیچ شتێک شاراوەتیان نەماوە، هەموو شتێک لە جەریدا ئانووسێ، تەلەڤیزۆن ڕۆژانە هەموو عالم هەموو شتێ بینێ، لە میدیاکان ئەم هەموو وێبسایت و فێسبوک و شتا هەیە هیچ نییە نەقڵ نەکرێ، بەعکیدەوە هەموو ئەیزانن ئەمەیە، بەڵام بەرامبەر بەوە دەبێت چ کارێ بکەن ئەوەیان گرنگە. ئەجینا معلومە هەموو ئەیزانن، چۆنی نازانن، یعنی واگەر نەشی زانن بڕێ من هەموو ڕۆژێ هەموو شتێ بڵاو بێتەوە خۆیانە بێ بە وردی لێکی بدەنەوە، چونکە زۆر ئاشکرا کۆن ئێمە زۆر بەسەرهاتمان بەسەر هاتووە لە ڕابردووە، چونکە باش لێکمان نەداوەتەوە. مەسەن ئێمە وەکو قیادەی شۆڕشی ئەیلول لە ساڵی 75 بە وردی لێکمان نەدابەوە ئیتفاقی جەزایر ئەکرێ و چۆن ئەکرێ و بە چ شێوەیە وەمان نەزانی وا بەو شێوەیە ناکرێکە کرا، بەڵام کرا و تووشی ئەو کێشە و هەرایە بووین. لە ساڵی 88 حیزبە کوردیەکان ئەیان و مادەم خومەینی هەبێ دەبێت سەدام بڕوخێ ڕێناکەون، خومەینی وتی ژاهرە بخوارد و ڕێکەوتم، یعنی بەعزێ شت هەیە بە حاڵەت تێگەیشتووی تەحلیلەکە تەواو نەبووە، دیراسەتەکە تەواو نەبووە، تووشی کێشە بووی و تووشی ئەو کارە ساتانە بووی کە تووشمان بووە. اینجا ئێستا با دەرز لەو ڕابردووانە وەرگین، ئەم جارە ئەو هەڵانە دووبارە نەکەینەوە بۆی تووشی هەمان کێشەکانی ڕابردوو نەبی. زۆر باشە. پێ دوای ئەگەر ئەم پەرتەوازەیە بەردەوام بێت دوای کۆتایهاتنی جەنگی داعش کورد مەترسیەوە کە تووشی نسکۆیەکی تر بێت؟ وەڵاهی من ناڵێم یعنی نسکۆی وەکو کۆن، چونکە دنیا گۆڕاوە زڵوفی دنیا هەمووی هەیە، بەڵام وەڵاهی ئینسان بە ئەگەر ئەم پەرتەوازەیە کە ئێستا هەیە لە بینی حیزبەکان لە یەک پارچە و لە وەکو نەتەوە لە بینی پارچە و پارچەی تر ناتوانی گەشبین بی بەوەی کە ڕوئەدا پێش و پاشی
بوون و نەبوونی داعش. بەڵام ئەگەر بێت و جێگای لەوە خۆ مەسەلە هەر داعش نییە، تەماشای قەیرانی دارایی کە، تەماشای خزمەت گوزاری کە، تەماشای حیاتی خەڵک کە، تەماشای ئەو کێشانە کە ئێستا لە کوردستانە هەیە. یاخۆ ئەمە هەمووش کێشەن، مەسەلە عەلاقەیشی نییە بە داعشەوە، ئەمە هەمووی لەبەرەوە هەمووی پێویستی بەوە هەیە کە تۆ یەک بگری و بە یەکەوە کار بکەی وەکو میلەتێک. پەرتەوازایی زەرەر زۆر لێ ئەدا و بە قەناعەتی من ئەگەر پەرتەوازایی بمێنێ، من ناڵێم تۆ تووشی هەمان نەکسەی کۆنەبی، بەڵام بە قەناعەتی من پەرتەوازایی بمێنێ ناتوانی گەشببین بی بەوەی ئایندە و ئەگەر یەتە پێشەوە گۆڕانکاری یەتە پێشەوە، ئەگەر تۆیە گرتوو بی و قورساییەکەت هەبێ تۆ تاسی لە گۆڕانکاریەکە ئەەکەی بە شێوەی بەپێی بەرژەوەندی میلەتی خۆت. ئەگەر ئەم پەرتەوازیە هەبێ گۆڕانکاریەکە تۆ ڕائەکێشێ بە شێوەیە کە بەرژەوەندی تۆی تیانە و بەعزێ شتێ فەرزەکرێ لەسەر لەم لاو لەولاوە، لەبەرەوە پەرتەوازیەکە شتێکی زۆر خراپە بۆ ئێمە. بەڵێ زۆر باشە. ئەوەی کاوی تۆر پێشتر باز لە مەسلەی ڕاپرسی دەکرات بۆ پرسی دەوڵەتی کوردی، بەڵام ئێمە دەبین ئاراستەی قلیمی و نێودەوڵەتیەکان مەسەرەن دش بە و پرسەن و بە تایبەت مەسەرەن ئەمریکا و ڕوسیاوانە لەگەڵی پارچەی خاکی عێراق و مەسەرەن سووریادا. ئەمڕۆژ مەلا بەختیار باسی لەوە کردووە کە 28 دەوڵەت واژوێن کۆ کردوەوە داویانە بە یەکێتی و پارتی کە دژی سربەخۆین. کورد پێویستە چۆن تەعامل لەگەڵ دۆخە بکات؟ من ئاگام لەو 28 دەوڵەتە نییە، بەڵام من ئەوەنەی بزانم تۆ لە هەر دەوڵەتی ئێسا پرسی لەو دەوڵەتانەی کە خاوەندە سەڵاتن پێ ناڵێ جابەرەوە و ئەڵێ من لەگەڵ یەکێتی خاکی عێراقم لەگەڵ یەکێتی سووریەم، بەڵام ئەگەر تۆ توانیت یەکگرتووبی و میلەتی کورد هەموو بەیەکەوە و هەموو حیزبەکان بەیەکەوە توانیان وەزعێکی وا دروست بکەن بۆ خۆیان و ئەمرێکی واقعی وا دروستکەن کە لەگەڵ ئاماجەکانیان بگونجێ و هەموو لەسەری متتەفق بوون، خەڵقی تر حسابی بۆ ئەکا. ڕەنگە ئێستا تۆ بچی پێی بڵێ جام مۆڵێ جامە بەرەوە دەڵێ نابێ کیانەتە بێ، بەڵام ئەگەر تۆ دروستێک کرد وەک شتێکە بوو کە هەموو بەیەکەوە لەسەر ڕێک بوون و هەموو میلەتەکە لەگەڵی بوو، ناتوانێت میلەتێکی 40-50 ملیۆنی ئیهمال بکە، کەس ناتوانێت ئیهمال بکە، حسابێکی بۆکە. لەبەرەوە بەڕێی من شتەکە ئەگەڕێتەوە سەروێ خۆمان چیەکەین بەڕاستی و خەڵقی تریش بە قەناعەتی من هەیە. مەسەن ئێستا ئەوانەی کە ئێمە جۆمان لێ بووە ئەڵێ یەک پارچەی عێراق یەک پارچەی سووریا نابێت دەوڵەتمان بەڵام دوژمنیشن نین، نەیوتووە من ئەگەر بکەی وا لێەکەم ئەوەکەم معنای مەجال هەیە ئەمێنێتەوە خۆت چیەکەی. ئەگەر بەیەگرتووی شتێکی باش و قورساییەکی باش بچەسبێنی لە ئەرزی خۆت و لەگەڵ میلەتی خۆت، خەڵقی کە حساب بۆ کاچکە وەزعی کوردستان وەکو کۆن نییە. کوردستان حسابێکی تری هەیە، قۆنسۆڵیاتێکی زۆرت هەیە لە کوردستان، پەیوەندێکی زۆرت هەیە لە ئەمریکا لەگەڵ دنیا لەگەڵ ئەوروپا، دنیا هەمووی ناسیوی و شەڕی دژی داعش کردوتە ناسراویت زیاترە، ئەمە هەمووی حسابی بۆ کرێ. بەڵام ئەگەر پەرتەوازە بی و هیچ شتێ نەکەی حیزبێ شتێ بکە و حیزبێ شتێک تر بکە، معلومە ئەوی دەرەوەش کە ڕێیەشی هەبێ لەسەر ڕێیەکەی خۆی منە لە دیارەوان ناتوان شتێکی وا بکەن تێیدر ناکاتەوە. بەڵێ زۆر باشە. کاوی تۆر بەدوا پرسیارم بۆ بەڕێستان ئەوە بێت کە ئێستا مەسەرەن مەسعود بارزانی بەنیازە سەردانی تاران و ئەنقەرە بکات و لە بامان شوێسەوە وەفدەیەکی یەکێتی لە بەغدادە. کورد چۆن تەعامل لەگەڵ ئەو وەفدانە بکات و پێت وایە چۆن بچن بۆ وڵاتان و بۆ بەغداد؟ وڵای من وتومە یعنی کۆن و ئێستاش بۆ هەر شوێنێگە چن بەیەکەوە بچن، توانان زیاترە بەهێزترن، هەر کەسێ بە تەنها بۆ هەر شوێنێ بچێ، حیزبێ بە تەنها بۆ هەر شوێنێ بچێ قورساییەکی وای نابێ وەکو یەک حیزب تەعاملی لەگەڵەکەن. بەڵام ئەو وەفدەی کە ئەچێ هەموو لایەنەکانی تیابێ یا لایەن ئاساسیەکانی تیابێ بەیەکەوە، معلوم وەکو کورد لەوێ ڕەفتارەکە و خەڵقیش وەکو میلەتی حسابی بۆکە. لەبەرەوە من ئومێدەوارم کەوا بۆ هەر شوێنێ ئەچن بە تەنها نەچن و هەوڵ بن ئەو وەفدەی کە ئەچێ خەڵقی تریشی تابی وی هەموو بێت، چونکە موشکیلەکە لێرە چییە؟ حیزبێکە چێ بۆ وڵاتیە شتی باشیش بکە، حیزبەکانی کە تەییدی ناکەن ئەڵێن خراپە، یعنی وای لێ هاتووە تۆ شتی باشیش بکەی ئەوی تر بەرامبەرەکە لە خەر. بەڵام ئەگەر هەموو لە وەفدەکە بن تەسیری هەیە، دیتان بیرتان نیەتەوە پار
وەفدێک چوون بۆ ئەمریکا کاک مەسعود سەرۆکایەتی کرد هەموو تایە بوون دەورێکی باشی هەبوو تاسیرێکی باشیشی و بەڵام بەداخەوە پاژەوە کەوتی نەپەرتەوازەیی تر بەردەوام نەبوون لەسەری لەبەرەوە بەڕێی من حەقا هەموو بەیەکەوە هەر شتێکەکەن بیکەن بە ناوی کورد ئەگەر مەسەلە حیزبایەتیە بە هەر حیزبە بخۆی چیەکە بیکە ئەگەر مەسەلەش کوردایەتی و بۆ کووردا دەبێت بەیەکەوە بیکەن. بەڵێ بەڕێز دکتۆر محمود عوسمان سیاسەتمەدار زۆر سپاس بۆ بەڕێستان کە لە شاری هەولێرەوە لەگەڵ ماوی سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا. بەڵێ بینێرانی بەڕێز و خۆشەویست دوای ناوبڕێک لە بەشی دووەم لەگەڵ بەڕێز دکتۆر مەریوان حەمەدەروێژ دکتۆرە لە زانستە سیاسیەکان درێژە بەم پرسە دەین لەگەڵ مامێنەوە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاکتۆر بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوون لەگەڵ کاکتۆر محمود باسمان لە نزیکبوونەوەی تورکیا و رووسیا و ئێران کرد بە بڕای بەڕێزشتان ئەم لێک نزیک بوونەوە چ کاریگەریەکی دەبێت لە سەر وڵاتی ناوەڕاست تایبەتی لەسەر عێراق و سووریا. سپاس بۆ جەناب و سپاس بۆ بینەرانیشتان بێگومان تورکیا و سووریا و ئێران سێ وڵاتی گرنگی ناوچەکەن و کاریگەی ڕاستەخۆیان لەسەر ئەم بابەتی ناوچەکەی لەبەرەی پەیوەندە بەرچێکیان و ڕووسیاش بۆ سیفەتێک کە وڵاتێکی زلیێزی گەورێ و ڕەنگە لە دوای ئەمریکا چێکی لە وڵاتانی کە زۆر بوون و تەواجود و قسە و گوشار و گفتاری هەیە لەسەر سەحین و دەوڵەتە بیگومان ئەوی ژادۆت ناوچەکە نەک بۆ سیفەتێک کە دەوڵەتێکی ناوچەکەیە بۆ سیفەتێک کە دەوڵەتێکی دوورە بەڵام زلیێزە و ئەوێ خۆی بنیۆ لەم ڕۆ کاریگەری گەورە و گرانی ئەبێت هەر نزیبوونیا خۆیان دوورکەوتنەشی ئەم دەوڵەتانە هەر هاوپەیمانێتی دوو قۆڵی بێ سێ قۆڵی بێ چوار قۆڵی بە هەر ئاراسێکە بێگومان کاریگەری گەورەیە بێ لەسەر ئەو ڕوودانی کە لەم ناوچەی خۆمانە ڕۆیە. بەڵێ ئامانجی بەتایبەتی رووسیا لە ئەو کە دەوێت باڵاسی زیاتر پەیدا بکاتەوە لە عێراق و لە سووریا چ ئامانجێکی رووسیا لە ڕێی باڵاس دستی خۆی لەو ناوچانە چ قازانجێ دەکات؟ کاک حەکیم بیرمانە چ ئێمە دەوڵەت بەشێوە گشتەکەی ڕەنگە جۆرێک لە تایپ و لە سیفات و خەسڵەتی ئینسانی تابێ بەوەی کە نەزعی بۆ منە گەورەی قسە ڕۆیشتووی حساب بۆکردن خۆ بە گەورە زانین بە دوای بەرژەوەندی گەڕان ئەمانە چۆن لە مرۆڤێکی ئاساییە هەیە بە شێوە گشتەکەی دەوڵەتیش بۆ سیفەتی کە دامەزراوێک و لە مرۆڤەکان پێگێت و مرۆڤەکان بەڕێوەندی سان ئەمە لە دەوڵەت شاڕەنگاتە و لە نەتیجە ئەوەی کە دەوڵەت بەڕێوەبا دیسان مرۆڤە لەم ڕۆ دەوڵەتی رووسیاش بە تایبەتی دوای ئەوەی کە خاوەنی ئیمپراتۆرێکی گەورە بۆ کوێچەتی سۆڤێت و لە ساڵی 90 کار ڕووخاو و بە ئەزمە و قەیرانێکی گەورەیە تێپەڕی و لە توپەت بوو ئابوووریەکەی دا ڕووخاو و نزیکی 15 وڵاتێکی لێجیا بۆ لە دوای ئەمە دوای 20 ساڵێک دوای ئەوەی کە خۆی بنیاد نایەوە و
هێزی ناوخۆی بەهێز کرد و لە ڕووی هێزی سەربازی و گەشەی بەخۆیە ئێستا ئەوێ بە قورسی و بە گەوری جایتی بێتەوە مەدان بیرمان نەچێت ئێمە لەسەر ئاسی نێودەوڵەتیە دەوڵەتەکان چۆن لەسەر وەکو هێزی نێودەوڵەتی پاشان هێزی هەرێمەتی پاشان دەوڵەتی ئاساییدا باشەکەن لەم ڕۆژەوە دەوڵەتگەلێکن لە مێژووە و لە ئێستاشە هەوڵەیەن وەکو هێزی نێودەوڵەتی قسەیان لەگەڵا بکە و هێزی نێودەوڵەتی حسابیان کرد بەو مانایی کە ئەیانەوێت لە سەر گۆڕەپانی نێودەوڵەتیە چ دووری خۆیان بێت چ نزیکیان بێت چ پەیوەندی ڕاستە خۆیان بەوانەوە چ پەیوەندی پێوە بێ حسابیان بۆ بکرێت بەواتایکتر بەرژەوەندیەکانیان لە بەرچاو بژێت لەم ڕۆژەوە رووسیا بەو سیفەی دەوڵەتێکی زلهێز بووە لە کۆنەوە ڕووسای قەیسەری چی یەکێتی سوڤێت چی ئێساش کە لە دوای 2000ەکانەوە پێگەی خۆی بێز کردەوە و هەڵساوەتەوە ئەوێ حسابی بکە لەسەر گۆڕەپانی نێودەوڵەتی لەم ڕۆژەوە ئەم ئاڵۆزانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هاتووەتە ئاراوە هەنگاوێکی گەورە بووە فرسەتێکی چاک بۆ رووسیا کە بێتەوە ناو مەدان و ئەسپی خۆی تیاتاوبات و سە لە نوێ قودرە و هێز و ئیمکانات و قسەی خۆی تیا بسەپێنت و بە جیهانی بسەرمێنەکە وڵات رووسیا وڵاتێکی زلهێزە و لە معادلاتی نێودەوڵەتیە پێویستە حساب زۆر باشە هۆکاری چ دکتۆر کە رووسیا مەسەرەن زیاتر لە عێراق گرنگی بە سووریا دەدات یعنی هەڵکەوتەی سووریا ینی بۆ رووسیا گرنگترە لە عێراقی مەدەمی زیاتر مەسەر دەستێوەردەکانی رووسیا لە ناوچەکە لە سووریا بۆ نمونەوەی کە باز دەکرێت ئێستا مەسەرەن ئەو ئاراستەی کە رووسیا سەرپەرشی دەکات بەرەو سەرکەوتن دەڕوەکە پێشتر مەسەلە تورکیا زۆر دژایەتی بەشار ئەسەد لە دەسەڵات بمێنێت و ئێستا ئەوانیش بە جۆرێک لە جۆرەکان ڕازی بوون بۆ ماوەیەک بەشار لە دەسەڵات بمێنێتەوە هۆکاری چی کە زیاتر بەیاغ بە سووریا دەدات بێگومان کۆمەڵک هۆکارێ یەکێک لە هۆکارەکان مێژوویە بەوەی کە سیستەمی باڵادەست لە سووریایە کە لە ساڵ لە تقریبا ساڵ 1967ەوە حافظ ئەسەد دەسەڵاتی لەدەستا بۆ تا ئەگا بە دوای خۆشی کوڕەکەی بەشار ئەسەد لە ساڵی 2000 کە دەسەڵاتی دەسایە پەیوەندیەکی بەهێز و مەتین و قوڵ لە نێوان حکوومەتی سووریایە هەبوو دەوڵەتی سووریای هەبووە چ لە زەمەنێکێتی سۆڤێتە چ دوای ڕوخانێکێتی سۆڤێت کەواتە پەیوەندێکی قوڵ هەیە ئەمە لە جانبێکی قەزێکی جانبی دووەمی قەزەکە ئەوەیە کە بە درێژایی 45 ساڵی ڕابردوو سیستەمی باڵادەست لە سووریایە نەڕووخاو بەردەوامی هەبوو حافظ ئەسەد بۆ پاشان کوڕەکەی بووە بەڵام ئەمە بۆ عێراق وانە ڕاستە لە زەمەنی حکوومەتی دەسەڵاتداری پێشووی عێراقی بەتابیانی زەمەنی حیزبی بەعسا لە هەفتاکان بەدوا پەیوەندیی قوڵ و تونتۆڵ لە نێوانی دەسەڵاتدارانی و کات عێراقێکی سۆڤێتە هەبوو بەڵام بە هەڵگیرسانی جەنگی عێراق و دوایی حیسار خستن سەر عێراق و ئەو دۆخی کە بەس عێراق هات ئەم پەیوەندیە کاڵ و کرد بۆ بۆی کە عێراق وڵاتێکی لاواز دەرکەوت پاشان لە دوای 2003 کە سیستەمی باڵادەست لە عێراق ئەڕوخێت ئەوەی کە تەحەکوم بە عێراق کە ڕاستەخۆ وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکایە و ئێرانش بۆ سیفەتی کە دەوڵەتێکی دراوسی بووین لەم ڕۆوە ئەو سیلسی ئەو یەک نەپچڕانەی کە لە دەوڵەتی سووریا بوونی هەبوو لە سیستەمی سیاسی باڵدەسا لە عێراق بووین نەبووە قەزەیەکی تر کە گرنگە لە مرۆ سووریا هاتووە ئەوەیە کە تەنیا وڵاتێک کە ڕێیداوە بنکەی سەربازی هەمیشەیی بە رووسیا بەخشێ بریتە بلەو بنکەی کە لە تەرتوسا لە سووریا هەیە ئەمە لە عێراق بووین خاڵێکی ئەوەیە کە لە دوای ئەوەی کە بەهاری عەربی و کە پێوترا بەهاری عەربی ڕاپەڕنەکان دێتە ئارا و سووریاش ئەگرێتەوە و ئەمە لە سووریا سەر ئەکێشێ بۆ جەنگێکی ناوخۆیی کە دوای حدودەکانی سووریا ئەکرێنەوە بەڕێی لە ڕووی هەموو هێزە نێودەوڵەتی و هەرێمایەتەکان هەر کەسە بە جۆرە جۆرە دەستێوەدانیەکە ئەمە ڕێخۆشە بە بۆی کە رووسیاش وەکو دەوڵەتێکی زلهێز یەک دوو وەکوی کە دۆستێکی گەورە و دێرینی سیستەمی باڵدەستی سووریا بۆ دوو و بۆ سیفەتی کە وڵاتێکی هاوپەیمانی استراتیژی ئێران شەسێ لەم ڕێگانە توانێتی بێتە ناو زۆر باشە دۆخی سووریا سەبارەت بە ئاراستەی ئەوەی کە پێشتر باز دەکە مەسەرەن رووسیا و چین و ئێران نوێنرایەتی ئاراستەیەک دەکەن لە خۆرهڵاتی ناوەڕاست مەسەرەن ئێستا مەسەرەن تورکیا و ئەمریکا و ئەو وڵاتانی تریژ فەڕەنسا و بەرتە نوێنرایەتی ئاراستەیەکی تر دەکەن بەڵام سەری زیکبوونەوەیەکە لە تورکیا و مەسەرەن رووسیا پێ دوای ئێستا ئایندەی باڵدەستی زیاتر بۆ کام بەرێ لە بەتایبەتی لە عێراق و سووریا ئێمە بیرمان نەچێ ئەو ئاراسانی کە بازەکرێ شتێکی نسبیە بەواتایەکی تر ئەو ئاراسانی کە باسەکەی شتێکی مەرحەلیە ئەکرێت چەند مانگێک فترێکی زەمەنی بخیانی بەڵام لەگەڵ گۆڕانی باڵانسی هێزا لەگە گۆڕانی ئەو پێدراوانی کە بۆتە مای دروست بوونیم هاوپەیمانەتیانە ئەمە جوواکە دیسان پەیمانەتیان گۆڕانی بەسەرابێ ئەمە یەک دووهەمیشیان ئەوەی کە ئەوترێت سین و ئێران و رووسیا تقریبا ڕەنگە جۆر لە مبالغیتە لە بەروی سین ڕاستە دەوڵەتێکی زلهێزە لەسەر ئاسی دنیا بۆ سیفەتی کە مەساحی گەورەیە ئابوورێکی بەهێزی و ژماری دانیشتوانەکەشی گەورەیە بەڵام بیرمان نەچێ دافعی پاوانخوازی و دافعی ئیستیعماری و ئیحتیلالی لە پشتی سیاست دەروی رووسی سینۆنیە تا ڕاتێ بۆیە لە معادلە ڕەنگە سین تۆزێک بە دوور بێ ئەوەی کەمێنێتەوە ئێران و رووسایە ڕاستە ئاراستەیەک هەیە بەڵام ئەومان بیر نەچێکە
ئەو تەوزیعاتی کە ئەمریکا و سعودیە و تورکیا و فەڕەنسا و چۆچۆ لە ئاراسیەکان و تورکیا وڵاتەکانی لە ئارزیت ڕەنگە تەقسیمێکی دقیق نەبێ پاش ئەمەیەک دووهەمیشیان ئەو ئاراسانی کە بازەکرا دوایی سیاسەتی ئەمریکا و هەڵوێست و گفتارەکانی ڕۆژە دۆڕۆژ ئەوەی سەلمان کە فعلان شتێک نییە نە هاوپەیمانی استراتیژی بێ سەبارە بە دۆخی سووریا ئەمریکا ڕەبەرایەتی بکات و ئەو وڵاتانشی لەگەڵا بن ئەمە شەکەوە ئەکات گۆڕانکاری لە هاوپەیمانەکان دروست بێت و ئەو وڵاتانەی کە لەسەر بلۆکی ئەمریکا و لەسەر هێز و هاوپەیمانەتی ئەمریکا مەحسوبن چاو بخشێن بەوەی کە بگەڕێنەوە و ڕوبش لەم ڕوانەشەوە ئەوەی کە تێبینیەکرێ هەڵگەڕانەوە یاخود ئینقلابشی گەورەیە لە سیاست و لە تێڕوانی تورکیا سەبارە بە دۆخی سووریا و بە جۆرێک لە جۆرەکان هەز ناکەی مەسەن ئێستا لە سووریا زیاتر ئەو ئاراستی کە مەسەن رووسیا و ئێران ڕابرایەتیان دەکە ئێستا ئەو ئاراستی زیاتر بەرە و سەرکەوتن دەڕوات ئەم لە ظاهیرەوە دەرەکەیە بەڵام بیرمان نەچێ ئێستا جێکێک لە فاعیل و کارکتەرە گەورە و ڕئیسی و حساب بۆ کراوەکانی دۆخی سووریا بریتێ لە ئەمریکا بیرمان نەچێت تحرکاتی ئێرانی یاخود تحرکاتی رووسیا و تحرکاتی تورکیا وڵاتێکی لە سووریایە نە بەدزی ئەمریکاوە ئەکرێ نە ئەمریکا لێ بێ ئاگایە و نە ئەمریکاش لەو دۆخایەکە خۆی لێ هەڵەکرێت بەقەت ئەوەی کە ئەمریکا ئەوەی کە لە ئێستایە مەبەسێتی کە ڕەنگە ئەم قسەیە تا ڕادەی ڕاست بێت کە ئەوتری ئەمریکا کار لەسەر ئەوە ئەکا کۆی لایەنەکانی غەیری ئەمریکا لە سووریایە ماندوو بکە ناڕەحەتیان کە بە جەنگەوە مەشغوڵیان بکە و لەم ڕۆژە و هەر وڵاتێک لەم وڵاتانە لاواز بێت قودرە سەربازیەکەی قودرە بەشەرێکی قودرە ئابوورێکی لاواز بێ لە دوورمەدایە لە قازانجی ئەمریکا لەمڕۆ ئەمریکا کەمترین زەرەری لە سووریایە کردووە و لە بەرامبەر ئەوانەی کە دژی ئەمریکان یاخود دژی هەڵوێستەکانی ئەمریکان وا دەرئەکەوێ زۆرترین قوربانی و زۆرترین خەبات و زۆرترین زەرەری مادی و معنەویان لەو پێناوی بەخشیەوە کەواتە ئەمریکا بێ ئەوەی خۆی ماندووکە هێزگەلێکی زۆری دژی خۆی لاواز کرد لە ناو سیراعی سووریا لەمڕۆوە ناکرێ بڵین بۆ نمونە تەوەجوهی ئێرانی یاخود تەوەجوهی رووسی یاخود ئێرانی رووسی سووری سەرکەوتووە بەقەت ئەوەی کە ئەکرێ بڵین ئەمریکا لەمڕۆوە زیاتر دەستی شل کردووە بەواتایەکی تر یانی من ئەم تێڕۆنم پێ بەهێزە کە ئەمریکا لە لاوازیەوە نییە کە ڕێی بۆ یاخود لە لاوازی ئەمریکاوە نییە ئێران و رووسیا بەم جۆرێ مامەڵک بەقەت ئەوەی کە ئەمریکا ڕێیاوە وەگەن لە هەر ساتێکە نەوێت نایڵ دیاتی نمونێ ئەوەیە کە لەم شەڕانی چەند ڕۆژی ڕابردەوە کە لە حەسەکەی ڕوە کاتێکە فڕۆکی سووری هەڵەسی قەسفەکات بێ قەیدوشە دەخول لەکات و ئەڵێ ئەبێ بەم ئاراسەیە قەسفەکەی بەو شێوەیە نەکەیت کەواتە لە هەر لە حەزەیەکە ئەمریکا بێوێ ئەتوانێت خۆی بسەپێت ئەمریکاوانە داوان دەکرد بۆ ئەوەی کە دەوێت بەشار لە دەسەڵات نەمێنێت تورکیاوە داوای دەکرد ئێستا دۆخە کار بەو ئاراستی سەمەزن تورکیاش جۆرێک لە نەرمین واندوو بەرامبەر بمانەوەی لە سەڵات سەبارەت بە ئەمریکا تاکوێسە ئەمریکان نەیوتۆ بەشار لە سەڵاتدا بەڵام ڕاست ئەمریکا وەکو شتێکی مەتاتی و لاسی جوتەتی بەشار ئەسەد بۆ نمونە جەریمەی ئەنجاماوە و ئەبێ لە دەسەڵاتان نەمێنێ ئەو دۆخە بەهۆی بەشار ئەسەدەوە بوونی لە دەسەڵاتە خزمەت بەڵام نەیوتۆ چۆن و کەی لابرێکەوەتە قسێکی فەسفازی عامە کردوێتی زۆر خاشە ئەگەر باز لە کورد بکەین لەو گۆڕانکارانم لە عێراق و لە سووریا لەو نێگرزیبوونەوە ئەو وڵاتانی دراوسێ و رووسیا کورد لەکوێ ئەم گۆڕانکاریاندا پێ دوایە وڵا بەداخەوە من زیادە تەسیحێکم عنی بەتابێت لە جەنگی دژی داعشەوە چەندین تەسیحات و لە دوان جیاوازی دەوڵەتانی چه هەرێمایەتی و چه زلیهێز جۆمان لێ بێ ئەوەندەی کە سەری قەزیەکەکەین کورد بە مقاتیلێکی ئازا شەڕکەرێکی ئازا شەڕوانێکی ئازا تەوسیفکراوە لەم ڕووەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی قورسایی دیبلۆماسیەوە لە ڕووی ئەوەکو کیانێک یاخو خاوەنی قەزیەکی مەشروط مامەڵ لەگەڵاکە لەم ڕووە کورد لە دواوەیە و حسای بۆ نەکراوە بەقەت ئەوەی کە لە جەنگێکا کورد بەکارهێنراوە بۆ ئەوەی کە ئەو شەڕێک کە پێویستە ئەمریکا یا ئێران یا تورکیا یا سعودیا یا وڵاتانی ئەوروپی بیکەن کورد پێی هەساوە لە مەیدانا و قوربانێکی زۆریەوە بەڵام حسابی بۆ نەکراوە و قورسایەکی پەیوەندی بەچی کە کورد تەنها لەم جەنگی داعشەم لە عێراق و بەڕێز مەسەلەن لە سووریاش تەنها ڕۆڵی جەنگاوەرێک دەبینیت کە مەسەلەن نەتوانراوە میستیسمار کرێت بۆ پرسی کورد تەمان جوزێکی پەیوەندی بۆ هەیە کە کورد کیانێکی سەر بۆ خۆی دەبوو دەوڵەت کە دەوڵەتێکشی دەبوو کەواتەوەکو وەکو پێکاتێک لە زمانی عێراق ماوەیە و پێکاتێک لە زمانی تورکیا یاخود لە زمانی شوێنەکانی ترا ماڵی لەگەڵاکەمە خاڵێکی قەزێکەیە خاڵی دووەمیان ئەوەیە کە بەڕاستی هەر خۆی کورد ینی گەلی کورد میلەتی کورد کۆمەڵگەی کوردی نازەم چی پێ ئەڵێ بەڕاستی لەم ڕووەوە
بەخۆی بە خەڵکی تیشی سەلماندۆ کە بەڕاستی لە مەدانە جۆرا و جۆرەکان نەیتوانیوە هەڵوێستێکی ئیجابی و گونجاو و دوورمەدای هەبێ بۆ خۆی. خاڵێکی سێهەممان ئەوەیە ئێمە لە 56 ساڵی ڕابردووە تەنها تەجربەیەک لە حکومڕانێتی نیمچە سەربەخۆکە بۆ میلەتی کوردەبی ئەم تەجربەیەکە لە هەرمی کوردستان دوای ساڵ 1990ەوە هاتۆتە ئارۆ. ئەم تەجربەش بەداخەوە چی بۆ خەڵکی ناوخۆ ئەگەر بە ئینساف وسێکە چی بۆ خەڵکی دەرۆش ئەوەی نەسەلمانەوە کە بەڕاستی کورد میلەتێک یاخود دەسەڵاتدارانی کوردی ئەو هێزانەی کە لە کوردستانە دەستڕۆیشتن و خاوەنی قسەیەکە من نەیانتوانن تەجربەیەکی جوان پێشکەشکەن چ لەوەی وحدەتی نیشتیمانی کوردی پارێزن چ لەوەی کە وڵات بەرەو دامەزراوی بن چ لەوەی کە حکومڕانێکی دروست بیان ئارۆ چ لە ڕووی ئەوەی کە بە خەڵکی بسەلمن یاخود سەرکردەی کوردی بە خەڵکی خۆی بە درۆشی بسەلمنێ کە ئێمە سەرکردە و قیادە و خەڵکانێکی دەوڵەتین بەواتایەکی تر ئەوەی کە لە ئێستاە کورد پێویستێتی و نیەتی و ڕەنگە لە داهاتوێکی نزیکشانەی بێ ئەوەیە کە پیاوی دەوڵەتی نییە پیاوێکی سەرکردەگەلێکی نییە کە وەکو دەوڵەت مەدار وەکو ئەوەی کە زمان نەخوێنێتەوە مەزهب نەخوێنێتەوە ناوچە نەخوێنێتەوە حیزب نەخوێنێتەوە ئاوا مامەڵە بکە بە یەک چاوسەری هەرێمی کوردستان کە لەم ڕوو ئەم سەرکردان کەم سەرکردانەشمان نەبوو بێگومان بەهێز سەرکردەکان بەهێز نامەکە دەوڵەتی نەبوو ئەو کاتەم بە سەرکردەی ناوچەی سەرکردەی حیزبی لەم ڕۆژەوە ئەو مقاوماتە گەورە بەهێزەی کە مقاوماتی ناوخۆیی و سەرکردە پێبەزێ بێ سەرکردەکانی کورد لە زۆر باشە لێک نزیک وڵاتان زیاتر بۆ مەسەلەی قۆناغی دوای کۆتایاتنی جەنگی داعشە پێ دوایە کورد هەم لە سووریا هەم لە عێراق بڵین هەرێمی کوردستان هیچ ئامادەکاریەکیان کردو بۆ دوای ئەو قۆناغە چارەنووسی کورد بۆ نمونە لە هەرێمی کوردستان لەگەڵ عێراق چۆن دەبێت ئایندەی ناوچە ئازاد کراوەکان و ناوچە کوردستانەکانی دەرەوە چۆن دەبێت پێم وانێت تەجربەی پێشووی چەند حاڵەتی ڕابردوومان نەبووە هەرێمی کوردستان بیزات کە خاوەنی کیانەکە نەمان بینی و فعلەن کە کورد پلانی چ دوورخایەن چ نزیکخایەن چ پلان ئێستاجی ئەم شتانەی نەبووە و ئەمەش پێمانەڵە کە ڕەنگە بۆ ئەم قۆناغایەتی هەر بە هەمان شێبەکەواتە بە شێوەیەکی گشتی کورد ینی لەو میلەتانەی بەداخەوە کە ڕەنگە ئەزمون لە مێژووە نەگە یاخود زاکیرەی لاوەز و شی زۆر بێت لەم ڕۆژەوە ینی ئەگەر نەبێتە بابەتی ڕەشببینی ئەگەر ئەم قۆناغە ئاوا بڕ ئەم تەتەوراتەی کە ئەوە هاتووەتە پێشەوە بەڕاستی چارەنووسێکی باش داهاتوێکی گەشت نەبوو کورد چاوەڕێک نەبچە بۆ هەرێمی کوردستان یاخود بۆ پارچەکانی لەم ڕۆوە هەست بەوە ناکرێت بۆ ئەوەی کە کاک حەکیم لە زانستی سیاسەتە لە بابەتی هێزە هێز چ دەوڵەتی بێت چی هێزی حیزبی بێت چی هێزی هەر کیانێک بێت شتێکەی ئەڵێ ئەوەی کە ئەوترێ هێزی دەرەکی ڕەنگە درۆ بێت یاخود شتێکی ناڕاز ئەوەی کە هەیە هێزی ناوخۆیە واتە هەر کیانێک هەر پێکهاتێکی سیاسی دەوڵەت بێ حکوومەت بێ گەورەتر بێ زل هێزێ بێ لە ناوخۆیە بەهێزە بۆیە لە درۆشا بەهێزە لەم ڕۆ مقاوماتی هێز لە ناوخۆی هەرێمی کوردستان ناو هێزە کوردیەکانە مقاوماتی ناوخۆیی بۆ بەهێزبوون نییە یاخود زۆر کز و لاوەسە لەم ڕۆژەوە لە ئاسی نێودەوڵەتیشە لە ئاسی دەرەکیشە لە ئاسی هەرێماتیشە دیسان و بەلاواز دەرەکەوێتەوە کەواتە مادەم مقاوماتی هێزی ناوخۆی بەوەی کە سەرکردەیەکی یەکگرتومان هەیە بەوەی کە ئاراسەکان نیشیمان بێ بەوەی کە دادگەری لەم وڵاتە بچەسپێ بەوەی کە دژایەتی گەندەڵی بکرێ بەوەی کە حکوومەتێک دروست بێ کە حکوومەتی هەمووان بێ بەوەی کە تەطویر بەلایەنە جیاوازەکانی وڵات بدرێ هەموو ئەمانە مادەم غائبن یا زۆر کز و لاوازن کەواتە مقاومات هێزە ناوخۆیان نییە کە دەنەش بوو بۆ دەریشی ئەم بە بەهێز دەرناکەین ڕاستە بۆیە تۆ گەر دیقەت بی بەردەم تەسیحەکانم عنی دیڤید کامیرۆن لە کۆتاوتارە پێشەوەی کە ئیسیقالەکە پێشکەش پەرلەمانکە کە باسی دۆخی عێراقەکە دووباسێکە زۆر ینی زۆر بە عنی خەم سادیەک و کە باسی کوردەکە ئەمانە جنگاوەرێکی ئازا و دلێرن و پێویستی یارمەتی بدەن ئیتر لەمە تێپەڕێکە کورد چییە ئایا کورد تەنها جنگاکەواتە لەم ڕۆ ئێمە بە خەڵکیمان نەسەلمانووەکە کورد تەنها جنگاوەر نییە کورد پیاوی دەوڵەتە کورد پیاوی ئەوەیە کە وڵات بەڕێوەبەرێ کورد میلەتێکە قەزێکی مەشروعی هەیە چی ئەمانە بە دەڕۆڕانەگانە بۆی ئەوانشە بۆ چاوە لە ئێمە زۆر باش کەواتە پێ دوای ئەوەی کێسە سەر ئایندەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی دارە هێرێم و قۆناغی دوای داعش لەگەڵ عێراقا قۆناغێکی مەترسیدارە بۆ کورد بەم پەرتەوازەیە کێستە هەیە بێگومان مەترسیدارە بێگومان مەترسیدارە بەوەی کە ئەگەر دیقەت بی لەو نزیکبوونەوەی تورکیا و سووریایە تورکیا بوو بە لەگەڵ ئێران و رووسایە کە ئێساش نەرمیەکی دیار و بەرچاو ئەبینێ سەبارەت بە سووریا کە تورکیا بن عەلی ئەڵدرم زۆر باشکە دوێنە مجامەری نظامی سووریا کات و بەڕێز و حرمەت و نای بەشار ئەسەدین لەم ڕۆوە عێراقیش ئێستا هاتۆتە سەرخە لەم تەقاروبەیە ئەگەر دوو دیقەت بی وەزارەتی دیفاعی عێراقیە و حکوومەتی عێراق هاتۆتە سەر خەت و ئەڵێ پێشمەرگ نەک ئەبێ بەژاری مووسڵ نەکە ئەگەر بەژایکە بێ لەژێر سای حکوومەتی عێراقی سوپای عێراقی بەم یەک دوو پێشمەرگە نەک نابێ بچێتە مووسڵەوە بەڵکو ئەو ناوچانەی کە لە زمانی جیێناکۆکن یاخود کێشە لە سەرەکانن دیسان و ئەبێ بکشێتەوە یعنی ئەمە هەر لە ئیسەوە کە مووسڵ کە محافظی گەورەشە لای داعش حکوومەتی عێراقی ئەم تەسیحی دەباشە کە مووسڵی دەستکەوێتەوە ئەبێ چۆن مامەڵگا کەواتە
ئەوەی حکوومەتی عێراقی بەنیازیەتی بیکە یعنی هەر لەیسەوە دیارە نیەتی باش نیە بۆنی باشی لێنە ئەمە یەک دووهەمیشیان حکوومەتی عێراقی کە ئەمەکە بێگومان هەست بەو هاوپەیمانێتی گەورەیە ئەکاکە سووریا و ئێران و عێراق و تورکیای کۆ کردەوە هەمووشی یەک نقطە هەیە یەک جەمسەرێکە لە دەوری سون ئەوش ئەوەیە دژایەتیکردنی قەزەی کوردیە بەوەی کە نەهێڵڕێ قەزەی کوردی بگاتە ئاسیەک کە سەرئێشە و کێشە چ بۆ بە زمانی خۆیان چ بۆ وحدەتی سووریا دروستکە چ بۆ تورکیا چ بۆ ئێران چ بۆ عێراق لەم ڕۆ باشترین دۆخێک کە چاوەڕێی هەرێمی کوردستان کە تەسەوەرێک معنی باشترین ئایندەیەکە گەر ڕەشبین دەبین ئەوەیە کە هەرێمی کوردستان و هەرێمەکەی جارانی پێش 2003 ڕەنگە لەو سنوورا بیڵنەوە ئەگەر هەوڵنێن ئەو دۆخەشی لێ بشێوێنێ ینی هەوڵ هەیە بۆ کەمکردنەوەی دەسەڵاتەکانی هەرێمیش پێ دوایم قۆناغا بە دڵنیاییەوە ئێمە کاک حەکیم لینەکەی مەقۆلێگەڵێ ئەگە ئەو مستەی ئەو بۆ قزەی ئەو لێدانی کە نەوکوژێ یاخود تێک نشکێنە بەهێستەکان لەم ڕۆژەوە گەر حکوومەتی عێراقی بە یارمەتی هاوپەیمانەکانی ئێران و ئەمریکا و ئیلا ئاخریه بتوانین لە جەنگی دژە داعش سەرکەوێت و ئەو پارچەی عێراقە موسڵ دەوروبەرەتی لە بسنتەوە بە دڵنیایی حکوومەتی عێراقی لە ئێستا بەهێست دەرەکەوێتەوە یان بیرمان نەچێ یان پێمان وابێ عێراق بەدەست جەنگی داعشەوە ماندوو بۆ و نایپەژە سەرمی کوردستان بە دڵنیاییەوە لەم جەنگە بەسەرکەوت بتوانێت کۆتایی بەبوون داعش لە عێراقا بێنێت بە دڵنیا بێست دەرەکەوێت ئەو شێوازێک دەتوانێت ئایندەی ڕوون بێ دوای داعش وە خۆی ئامادە بکەم لە عێراق و هەم لە سووریاش وڵای ئەو پرسیارە قورسە جواب بدەوە دڵنیاش بێ پێی ناکرێت چونکم ئێمە ئەوەی کە کورد چۆن ئایندەی ڕوون بێت و چی سیاسەتێکی باش و ئیجابی هەبێ بۆ قۆناغی دوای ئەمە یانە پێویستی بە پێشەکێکی زۆر هەیە کە نییە کە نەژبوو کەواتەم سادەترین شت ئەوەیە کە ئێمە وحدەتی ناوخۆیمانە حکوومەتێکی بەهێزمانە و هاوڵاتی کوردی ماندوو کراوە بەدەست کۆمەڵی کێشە و سەرئێشە و ناڕەحەتیەوە کە هەموو ئەمانە مقاوماتی هێزە کە لەناو هەرێمی کوردستانە نییە بۆیە حکوومەتی هەرێم ئەوەی کە ناوی حکوومەتی هەرێمی سیستەمی سیاسی باڵا لە هەرێمی کوردستانە بەڕاستی ئێسای لە ئێستاە یەکێک لەو قۆناغانی کە زۆر لاواز و قرپۆک و قرچۆک دەرئەکەوێت لەسەر ئاسی نێوخۆنە دڵتێ بەوەی کە مقاوماتی هێزی لە ناوخۆیان یانە یا زۆر لاواز لەم ڕۆ مادەم لاوازە بیرمان نەچێ هێزی نێودەوڵەتی هێزی چ حکوومەت ئێرەوە هێزە ئیقلیمیەکانیش بەڕاستی ئەمە ئەبین و ئاگاداری قەزیێن بۆیە دەوڵەتان لەسەر ئەساسی خیال مامە لەگەڵ تۆ ناکەن بەقل لەسەر ئەساسی واقع تۆ لە واقع چەندێکت پێ ئەوان ئەوەندە حساب زۆر باشم واقع تەنە پەیوەندی بە پەرتەوازەی هەیە ئەو مەترسیانێک کە لەداهات و ڕوبەڕووی کورد دەبنەوە ئەگەر هێزێکی یەکگرتووی ناوخۆی گەورە هەبێت کورد ڕوبەڕووی مەترسیانە نابێتەوە فقط قومان ئەم پەرتەوازەی کە ئاماژەمان پێەیە ینی هەم بۆی کۆمەڵە هۆکارە دروست بۆ کۆمەڵێ کێشەی تریشی لێکەوتۆتانی مە پەرتەوازیەکان پەرتەوازەی سیاسیە پەرتەوازەی نەتەوەیە پەرتەوازەیە لە ئامانجە پەرتەوازەیە لە استراتیژە پەرتەوازەیە لە هەڵبژاردننی دۆست و دوژمنەکانە یعنی ئەمە کەم نییە یعنی ئێسا لە نەزەری هەندێک لە هێزەکانە ئێران دوژمن لە نظرێکتیا دۆستە لە نظرێکیانە شەڕوانان و پەکەکە و ئەوانەی کە تابعی پەکەن چ لە تورکیا دۆست و خەباتجێ لە هەندێکیانە سەرئێشن بۆ میلەتی کورد لە نظرێنێکیانە مالکی دۆستە بەحسابانێکی دوژمن و خێوە ینی ئێمە بیرمان نەچی ئەم پەرتەوازەیە کە دروست بووە پەرتەوازەیە لە ئامانجە لە استراتیژە لە هۆکارەکانە لە دوژمنە لە دۆستە کەواتە ئێمە ئەم قسەی ئەگەر مبالغەیتیانە بێ شتێکی میحوەری نییە لەم هەرێمی کوردستانەیە بتوانی ئیجماعیشی لەسەر بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر مەریوان حەمەدەروێز دکتۆرە لە زانسە سیاسیەکان سپاس بۆ بەڕێز بەڵێ بینەرانی بەڕێز زۆر سپاسیش بۆ یەکە تاکو ئێستا لەگەڵ مابوون سپاس بە ئەو کارەم تا بەرنامەی تر خواتان لەگەڵ